ئەم ساڵیش زۆر خۆمان بە خۆشحاڵە زانین لە جەژنی قوربانی پیرۆز کە نێزیکە بینەوە بە هاوکاری خێرومەند و خێرخوازان توانیمان جلوبەرگ و پێڵاوی جەژن بۆ 121 منداڵی بێباک و هەژار لە سنوورەکەمان ئامادە بکەین و ئەو ڕۆژ لێرە بتوانین بەسەریان دابەشکەین. لێرەوە ئێمە زۆر خۆشحاڵی و زۆر دوعای خێر لە ئەو خێرخواز و ئەو خوا پێداوانە ئەەکەین کە بەردەوامن لە هاوکاریکردنی منداڵی بێباوک و منداڵی هەژار و گیاندنی بەدەستی ئێمە یان بەدەستی خەڵکانێکی دیکەی خێرخواز. لێرەوەش داوا لە خێرومەندان و خێرخوازانەکەین کە هاوکارمان بن. ئینشاڵڵا ئەمە بەدەستەشی ئەمین چل لە بەسەرکردنەوەی ماڵەکان بە ئازوقە و خۆراک بە کۆمەچی دارایی چ بە جلوبەرگ و پێڵاو و ئەو پێداویستانەی کە خەڵک پێویستیان ئەمە بەدەستەشی ئەمین لەگەڵیاندا ئابین و هەم بە کۆمەڵ و بە دەستە جەمعی بەسەریان دابەشەکەین و هەمیش ئەگەر پێویست کرد لەگەڵیانەچین لە ماڵەکانیش پێویست بەسەریان دابەشەکەین بۆەوەی دڵی منداڵی بێباوک و هەژار لەو جێژنەدا کە قەیرانی داراییە کە خەڵک بێموچێ بێ ئیشە بێکارە بزە بخەینە سەر لێوەکانیان بەخوای پەروەردگار لە بەهەشتی پان و بەرین ئینشاڵڵا پاداشیان ئەداتەوە و بە فیردەوس و لە ئەعلا شادیانەکە ئینشاءالله.